بسم الله الرحمن الرحیم. سلامی خواتان لەبی خۆشەویستانی میهرەبانی. لە دوایە حەمد و سوپاس و ستاژ لە بۆ خوای گەورە دەمەوێت سوپاسی گروپی میهرەبانی بکەم، دامەزرێنەری پرۆژەی میهرەبانی، سوپاسی متمانەی خاوەن پشکەکان بکەم یەک بە یەک، سوپاسی دوعای خێری هەمووان بکەم. کۆتا داتا لە 22/9/2022 بەو شێوەیە لە میهرەبانی. خۆشەویستان، پشتی خێری تاوەکو ئەو دەقەی 2304 پشتی خێریە، واتە نەخۆشی هەژار خاوەنی زەوی بینا ئەتیزە بە کۆی گشتی و بە سەروەت و سامانی ئەو قازانجەش دەبیتە سەدەقە جاریە لە بۆ ئەو خۆشەویستانەی کە بەشداریان کردیان، واتە 30.7 کۆی پرۆژەکە تاوەکو ئێستا سەدەقە جاریە. پشتی وەبەرهێنان تاوەکو ئەو دەقەیە 4984 پشک فرۆشرایە کە ئەوەش دەکەینە 4 گروپی یەکەم ئەوانەی کە یەک پشتیان هەیە لە میهرەبانی ژمارەیان 884 پشکە، ئەوانەی کە 1 2 3 4 یعنی یەک پشکەکان 884، ئەوانەی 2 3 4 295 کەسن کە کۆی پشکەکانیان 921 پشکە، ئەوانەی کە 5 تا 20 پشتیان هەیە 68 کەسن کە کۆی پشکەکانە دەکا 807 پشک، ئەوانەی کە 20 پشک زیاتریان هەیە 12 کەسن کە کۆی پشکەکانە دەکات 2372 پشک، واتە 4984 پشک و بەرهێنان 2304 پشک خێری پشتی ماوەتاوەکو ئەو دەقەی 212 پشتی خێری مایە. هەتا ئەو دەقەی 1267 کەس مستەسمیرە لە ناو پرۆژەی میهرەبانی، هەزاران کەسیش خێرخوازە لە ناو پرۆژەی میهرەبانی، چونکە هیوا هەیە بە 5000 مشارەکەی کردیا، هیوا هەیە بە 30 دەفتەر مشارەکەی خێری کردیا. بە کۆی گشتی پرۆژەکە پشکەکانی میهرەبانی 7500 پشکە کە زیادیش ناکرێت لە داهاتوو. ئەو 7500 پشکە ئێستا 212 پشتی لێمایە. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی خزمەتی نەخۆشان دەکا، بە تایبەتی نەخۆشی هەولێر و دەوروبەری، بە گشتی هەموو کوردستان و عێراق، لە ناوانەش بە تایبەتتر نەخۆشی هەژار کە سودمەند دەبیتن لە سندوقی خێرخوازی میهرەبانی بە پشتیوانی خوای گەورە خزمەتێکی نەوعی و پێشەنجین لە خزمەت خێرخۆشی هەمووان.